بەهۆی جەنگی غەزەوە و وێرانکارەکانی ئیسرائیل، سعودیە سەرجەم دانوستان و گفتوگەکانی بۆ ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل هەڵپەساردووە و زیاتر لە ئێران نزیک بۆتەوە. ئەوەش بە پێی چەند سەرچاوێکی ئاگادار کە قسەیان بۆ ڕۆیتەرز کردووە. ئاژانسەکە لە راپۆرتێکدا نووسیوێتی کە ئەو هەنگاوی سعودیە دووبارە داڕشتنەوەی سیاسەتی دەرەوەی وڵاتەکەیە، چونکە جەنگی غەزە پاڵی بە سعودیەوە ناوە زیاتر لە ئێران نزیک بێتەوە. ئەوە تا محەممەد بن سەلمان شازادەی جێنشین پێشوازی لە حوسێن عەبدولهەیان وەزیری دەرەوەی ئێران کردووە و هەروەها پەیوەندی تەلەفۆنیشی لەگەڵ ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئەو وڵاتە ئەنجام داوە. زیاتر لەوەش سعودیە هەوڵ دەدات ڕێگری لە توندوتیژی زیاتری دۆخەکە لە غەزە بکات. ڕۆیتەرز لە زاری دوو سەرچاوی ئەمریکی ئاگادارەوە ئاشکرای کردووە دانوستانەکانی ئاسایی بوونەوەی پەیوەندی نێوان سعودیە و ئیسرائیل کە ئەمریکا پشتگیری و سەرپەرشتی دەکات دواخراوە. لە کاتێکدا سعودیە دەیویست بەو ئاسایی بوونەوە خەڵاتێکی باشی ئەمریکی بەدەستبێنێت کە ئیمزاکردنی ڕێکەوتنێکی سەربازی بەرگریە لەگەڵ واشنگتن. پێشتر دوو سەرکردەی ئیسرائیل و سعودیەی باڵا ڕایانگەاندبوو بە شێوەیەکی بەردەوام بەرەو ڕێکەوتنێک دەڕۆن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قاڵب دەداتەوە و دووبارە نەخشەسازی دەکات. تاوەکو ڕۆژی 7 ئۆکتۆبەر حەماس هێرشێکی بەرفراوانی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کرد و تاوەکو ئێستا 1400 ئیسرائیلی کوژراون و نزیکەی 2000 فەڵەستینیش. لە چەند ڕۆژی ڕابردوودا جەیک سولیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا گوتی کە گفتوگۆکانی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان ڕانەگیراون، بەڵکو تاوتوی چەند پرسێکی دیکەی هەنووکەی دەکرێت کە مەبەستەی هێرشەکەی ئیسرائیلە بۆ سەر غەزە. ڕۆیتەرز لە زاری سەرچاوەکانی شێوە دەڵێت واشنگتن داوای لە ڕیاز کردووە سەرکۆنی هێرشەکەی حەماس بکات، بەڵام ئەمیر بن فەیسەڵ وەزیری دەرەوەی ئەو وڵاتە ڕەتی کردوێتەوە ئەو کارە بکات.